بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی دیکە لە زانیار و کتێب. بەردەوامی لە کتێبی مینیمالیزم یاخود سادە ژیانی یاخود ژیانێکی سادە، ژیانێکی پڕمانابژی. بنەمای یەکەم و دۆمان تەواو کرد کە بریتی بوو لەوەی تۆ تەندروستی خۆت بپارێزی، هەروەها پەیوەندیەکانت باشتر و سەرکەوتوتر بکەیت. گەشتینە بنەمای سێم یاخود بەهای سێم کە بریتیە لە خولیاکان. نووسەر باسی ئەومان بۆ ئەکات کە ئێمە ئەبێ هەوڵ بدەین خولیاکانی خۆمان بدۆزینەوە، بە تایبەت خولیای پیشەی. چونکە کاتێک ئێمە دوورەکەوینەوە لە خولیاکانمان، دوورەکەوینەوە لەو شتانی کە بەڕاستی حەز و چێژێکی تەواوی لێ ئەبینین، ئەو بەڕاستی ناتوانین چێژ لەو ژیانەی کە هەمانە بیبینین، یاخود ناتوانین مانە لەو ئیشە بدۆزینەوە کە خەریکین. چونکە کاتێک خولیایەکت هەیە، کاتێک خەریکی ئەنجامدانی ئەم خولیایت هەز بە مانایەکی زیاتری ژیانەکەی و چێژێکی زیاتر و تەواوەتی لە ژیانت ئەبینی. هەر بۆیە نووسەران باسی ئەومان بۆکەن کە چوار کۆت و بەند هەن کەوا نایەڵێت ئێمە خولیاکانی خۆمان بدۆزینەوە و لە ناو خولیاکانی خۆمانە ئیشکەین. زۆرێکمان خولیاکانی خۆمان نەدۆزیوەتەوە و ئەسڵەن ئیشیشی تیان ناکەین. زۆرێکمان خولیاکانمان ئەزانین، بەڵام کۆمەڵە کۆت و بەندێک هەیە کەوا ڕێگریمان لێەکەن ئێمە خەریکی خولیاکانی خۆمان بین و ئەو شتانە ئەنجام بدەین کە ئاوات و حەزێکی زۆرمان بۆی هەیە. یەکەم شت ناسنامە. یەکەم کۆتوبەندکەوا تۆ کۆتوبەندەکە بریتە لە ناسنامە. ناسنامە واتە چی؟ ساکە نارێکێک لە ئێمە کارتێکمان هەیە کە پێوترێ کارتی نیشتیمانی، کە ناسنامەی تۆ بنەماڵەی تۆ کوڕیکێ یاخود کچیکەی لەسرە، دایکت کێیە، ئەمە پێوترێ ناسنامەی تۆ و خەڵکی چ شوێنێکی. و ئێمە زۆرێکمان ناسنامەی خۆمان بەستووە بە پیشەیەک یاخود بەکارێکەوە. ناسنامەی خۆمان بەستووە بە پیشێک یاخود کارێک. بۆ نمونە کەسێکمانەیە مامۆستای زمانی ئینگلیزیە، ناسنامەی خۆی ناوە کە ئەم کەسە مامۆستای زمانی ئینگلیزی، ئیتر هیچ ئیشێکی دیکە ناکە. یاخود ئەگەر خولیاکەی بزنس بێ ئەڵێ نەخێر من دەرچی بەشی ئینگلیزیم، ئەبێت تەنها خەریکی زمانی ئینگلیزی بم. ئەمە بریتە لە ناسنامە، واتە خۆت ئەدەیتە پاڵ ئیشێک لێهاتووی یەک کارێکەوە. کەواتە ئەم ناسنامەیە ئەگەر خۆمان داپاڵی بەڵام پێچەوانی خولیاکەی خۆمان بوو و هەڵی گۆڕینی ناسنامەکەمان نەدا، ئەمە یەکەم کۆتوبەندی ئێمەیە بۆ ئەوەی کە دوای خولیاکانمان بکەین. کۆتوبەندی دووەم بریتیە لە پێگە. بۆ نمونە زۆر کەسمان هەیە لەبەر ئەوەی کارێک یاخود خولیایەک لەسەر و حاڵی ئێستی کۆمەڵایەتی ئەوەیە، واتە خولیاکەی خۆی بۆ ئەبینێ کە خولیایەکی گەورەیە، بەڵام پێگەی کۆمەڵایەتی ئەم کەمە، یاخود پێگەی کۆمەڵایەتی ئەم لاوازە، یاخود پێگەی کۆمەڵایەتی ئەم بچووکە، واز ئەهێنێت لە ئەو خولیای یاخود ئەو ئاوات و حەزیکە هەیەی. یان بە پێچەوانەوە خولیایەکی هەیە بەڵام خۆی بە گەورەتر، یاخود پێگەی کۆمەڵایەتی خۆی لە خولیاکەی خۆی بە گەورەتر ئەبینێ، ئەمە شەیەکە لە کۆتوبەندەکانی تر. کەواتە لە هەردوو بارەکە، ئەوەی کە کۆتوبەندێ، ئەوەی کە خولیاکەت ئەنجام نادەی بۆی ئەوەی کە خۆت بە کەسێکە بینی پێگەیەکی لاوازت هەیە، یاخود کەسێکە بینی پێگەیەکی نزمت هەیە، یان بە پێچەوانەوە کەسێکی پێگەی خۆت لە خولیا و لە حەزەکەی خۆت بە گەورەتر ئەبینی. بۆیە ئەمەش ڕێگرە لەوەی کە تۆ خولیاکەی خۆت ئیش لەسەر بکەیت. هەروەها خاڵێکی دیکە بریتیە لە دڵنیایی. زۆرێک ئەمە لە بزنس یاخود لە ئیشە ئەم شتە زۆر ڕوبەڕوومانە بێتەوە. ئێمە بەهۆی دڵنیاییەوە لە پیشەیەک یاخود لە ئیشێکە ئەمێنینەوە، زۆربەی کات هیچ حەزمان لێی نییە یاخود هیچ چێژێکی لێ نابینین، بەڵام دڵنیاین لەوەی کە ئەم شوێنە بۆ ئێمە شوێنێکی سەلامەتە، ئەم شوێنە شوێنێکی سەیفە، ئەم شوێنە شوێنێکە کە ئێمە دڵنیای لەوەی پارێزراوی لێرە و تووشی ئاستەنگ و ڕوبەڕوو قورسایەتی نابینەوە. کەواتە دڵنیایی ناوچەی ئاسوودەیان کەمفۆرتبڵ زۆن ئەم شوێنەیە کە ڕێگری ئەکات ئێمە دوای خولیاکانمان بکەین، لەبەرەوەی دڵنیاییمان پێدا
کە لێرە بمێنینەوە سەلامەتین، کە لێرە بمێنینەوە توشتی ئاستانگ ڕێگریشتی قورس نابین، بۆیە لە شوێنی خۆمان ئەمێنینەوە دوای خولیاکانمان ناکەوین. خەڵێکی تر مانەوە لە کارێکی بێزارکرد بەهۆی پارەوە، یاخود بەهۆی قەرزەوە، یاخود بەهۆیەوەی کە بەڕاستی ژیان قورسە، تۆ دوای خولیاکی خۆت ناکەویت لەبەرەوەی کە ئەگەر ئەزانی واز لەم ئیشە بێنیت ئەم ئیشە داهاتێکی باشی هەیە بۆت، ئەگەر واز لەم ئیشە بێنی قورسە ئیشێکی تر دۆزیتەوە داهاتی هەبێ. کەواتە پارە موچەی ماگانە یاخود بۆ بەرهێنان لە پرۆژەیەکە کەوا پارەیەک بۆ تۆ دابینەکات، ئەم ژێکێکە لە ئەو ڕێگریانەی وا ئەکات دوای خولیاکانت بکەوی. کەواتە ئێمە چوار ڕێگریمان هەیە لەوەی کە تۆ دوای خولیاکەت بکەی. خاڵ یەکەم بریتی بوو لە ناسنامە، بەستنەوەی خۆت یان بینینی خۆت بە کەسایەتیە کەوا هەندێک ئیش ئەتوانی بکەی یاخود هەندێک ئیش ناتوانانی بکەی. دووەم پێگە. سێیەم زۆنی ئارامی و ئاسوودەیی. چوارەم پارە یاخود ئەو بڕەپارەی کە ماگانە دەستت ئەکەوێ، کە ئەمەش ڕێگرە لەوەی تۆ دوای خولیاکەت بکەویت و خولیاکەت بە دوواداچوونی بۆ بکەیت. کەواتە ئەگەر دیقەت بدەین و ئەگەر سیر بکەین ئەو شتێک کار سۆرترین ڕێگری هەیە لە ئەنجامدانی خولیاکامان بریتە لە پارە، یاخود بریتە لەو قەرزانەی کە لەسەرمان، یاخود بریتە لە باری داراییمان. کەواتە ئێمە پێنج هەنگاومانەیە کە نووسەران باسیەکەن، پێنج هەنگاو بۆ ئەوەی کە تۆ لە ڕووی داراییەوە کەسێک بیت ئازاد بیت، یاخود لە ڕووی داراییەوە کەسێکی سەربەز بیت. خاڵ یەکەم دانانی بودجەی ماگانە بۆ دیاریکردنی خەرجەکان. واتە تۆ ئەبێت ماگانە بڕەپارەیەک دابین بکی و بڕەپارەیەک دیاری بکی کە ئەم پارەیە بریتە لە خەرجیەکانی تۆ، بریتە لە خەرجیەکانی تۆ. خاڵی دوم پاشەکەوتکردن و وەبەرهێنان، سندوقی فریاگوزاری. تۆ هەمیشە پێویستت بەوەی هەندێک پارەت هەبێ بۆ ئەوەی کە لە کاتی پێویستی بەکاری بێن. بۆ نمونە کەسێک ئەگەر هاوسەرگیری کردو نەخۆشکەوتنێکە، منداڵبوونێکە، یاخود پێویستی بەوەیە کە شتێکی زیادە بکڕێ بۆ ماڵ، ئەمە سندوقی فریاگوزاریە. خاڵی سێم پاکتاوکردنی سەرجەم قەرزەکان. ئەگەر هەوڵ بدەین هیچ قەرزێک لای خۆمان نەهێڵینەوە، ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان بۆ ئازادی دارایی، چونکە بەڕاستی زۆرێکمان لە ئیشێک لە کارێکە ئەمێنینەوە کە ڕقمان لێتی بەهۆی قەرزەکانمانەوە، یاخود بۆی ئەو پارێ یاخود ئەو مەبلەغی کە پێویستە ماهانە بیدەینەوە بە قەرز. خاڵی چوارەم کەمکردنەوەی خەرجیە ناپێویستیەکان. بەڕاستی خەڵکێکی زۆرمان هەیە کە خەرجیەکی زیاد لە پێویست ناپێویست دەکەن، واتە خەرجیەکەکەن کە خەرجیەکی زۆرە، بەڵام ئەم خەرجیانە هیچ مانایەک و هیچ بەهایەک بە ژیانیان نات. ئەمەش بۆ مانایە ناکە تۆ خۆت لە هەموو خۆشیەکانی دنیا بگەیتەوە. وەک لە سەرەتایشەوە باسمان کرد، مینیمالیزم بریتی نییە لەوەی کە تۆ خۆت بێبەشکەی لە شتە چێژ بەخش و شتە گرنگەکانی دنیا، بەڵکو بریتە لەوەی کە کات و وزە و پارە و ئاراستە بکەی بۆ شتێک کە بەڕاستی گرنگە و بەڕاستی چێژی تەواوی لێ ئەبینی. خاڵی پێنجەم بەخشین و یارمەتیدانی کەسانی تر. حەدیثێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سوێن ئەخوات کە بە بەخشین ماڵ کەم ناکات. کەواتە ئەم پێنج هەنگاون بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئازادی دارایی بەدەست بێنین. بەهای چوارەم کە پێویستە هەر کەسێکەکەی بێت بۆ ئەوەی ژیانێکی بەمانا بژی، بریتە لە کەش، بریتە لەوەی کە تۆ بەردەوام کەشە بکەی. چونکە ئەگەر تۆ گەشەنەکەی ئەوە مردوویت، تۆوێک کاتێک ئەیچێنیت لە زەویەکە، ئەگەر ئەم تۆوە تەنها لە زەویەکە بمێنێتەوە بەبێ ئەوەی گەشە بکات، بەبێ ئەوەی کە بێتە دەرەوە ببێ بە گوڵەگەنمێک یاخود ببێ بە دارێک، ئەو بەڕاستی تۆوێکی بێسوودە و تۆوێکی بێکەڵک. و هەتا ئەو کاتەی هیچ گەشەیەک نەکا، ئەوە هیچ بەهایەکی نییە. مرۆڤیش بەو شێوەیە. ڕاستە ئێمە لە ڕووی بایۆلۆجیەوە کەشە ئەکەین، لە ڕووی تەمەنەوە ئەچینە سەرەوە، باڵامان زیادەکە، بۆ نمونە بەرپرسیارەتەکانمان زیادەکە، قۆناغەکانی ژیانمان گۆڕانکاری بەسەردادێ. بەڵام ئەگەر ئێمە گەشەی کەسی نەکەین،
ئەوە بەڕاستی وەکو کەسێکی مردووە. کاڵین گەشەی کەسی واتە تۆ لایەنی عەقڵی خۆت بەرەو پێشبەری، لایەنی زانیارییەکانت بەرەو پێشبەری، هەروەها تەکنیک و شێوازانێک فێر ببی کە یارمەتیدەرت بێ بۆی ژیانت باشترکەی و ژیانت زیاتر بەرەو پێشبەری. کەواتە خاڵی چوارەم بریتیە لە گەشە. تۆ ئەبێ گەشەی کەسی بکەیت. ڕۆژانە گۆڕانکاری زۆر بچوو بکە. ڕۆژانە گۆڕانکاری زۆر بچوو بکە. کتێبێکمان هەیە باسی ئەومان بۆکە یەک هەنگاوی بچووک دەکرێت ژیانت بگۆڕێ. یەک هەنگاوی بچووک دەکرێت ژیانت بگۆڕێ. بەڕاستی ئەو کەسانی کە هەوڵی گۆڕانکاری گەورە ئەدەن شکستێنن لە گۆڕانکاری گەورە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە سیستەمی بایۆلۆجی ئێمە وە سیستەمی سەینی ئێمە ئامادەی گۆڕانکاری گەورە نییە. واتە لە ڕووی دەرونیەوە تۆ گرفتوێ گۆڕانکاری گەورە بکەی قورس، لەبەرەوەی تۆ ناتوانانی خێرا ناسنامەی خۆت هەڵبوەشێنیتەوە بۆی کە گۆڕانکاری بکەی. هەروەها ناتوانانی نەخشە کۆنەکانی مێشکت خێرا بسڕیتەوە بۆی گۆڕانکاری بکەی. ئەبێت گۆڕانکاری بە هەنگاوی بچووک ئەنجام بدەیت. هەروەها لە ڕووی بایۆلۆجیشە مێشکی ئێمە ئامادەی گۆڕانکاری گەورە نییە، چونکە ڕوبەڕووی فایت ئەند فلایتە بینەوە، یان ڕاکردن یان شەڕکردن لەگەڵ ئەو گۆڕانکاری کە ئەمانەوێت ئەنجامی بدەیت. خاڵی دووەم پاڵنەرێک بۆ گۆڕانکاری بدۆزەرەوە. بەهایەکی گرنگ لە ژیانە دەستنیشان کە بۆ ئەوەی بەردەوام گۆڕانکاری بکەین. ئەگەر سەیری ئاینە ئاسمانیەکان بکەین، ئەوە کارکردن بۆ خوای گەورە یاخود نیەت پاکی بۆ خوای گەورە بریتی بووە لە پاڵنەرێکی گەورەی گۆڕانکاری. تۆش ئەکرێ ئەمە یاخود پاڵنەرە دینەکان یاخود ئەگەر پاڵنەرە دینەکان هەستەکەیکەوە گۆڕانکاریت بۆ دروست ناکە، ئەکرێت ئەو پاڵنەرانە بکەیتە پاڵنەری خۆت کە باسی ئەوە ئەکات تۆ چۆن خۆتت خۆش بێ، ڕێز لە خۆت بگری، هەرچەند ئەمانش بنەماکەی بۆ دین ئەگەڕێتەوە، بەڵام زۆر کەس ئەبینین کە بەتایبەت مرۆڤی مۆدێرن یعنی هۆکارە دینیەکان یاخود پاڵنەرە دینیەکان بە ئاسانی ناتوانن گۆڕانکاریتیان دروست بکەن، بەڵکو ئەکرێت ئەم گۆڕانکاریانە بەکار بهێنیت یاخود ئەم پاڵنەرانە بدۆزیتەوە کەوا گۆڕانکاری تیا ئەەکەنی تر. ئەکرێ پاڵنەرەکان پارە بێ، ئەکرێ پاڵنەرەکە بەخشینێکی گەورە بێ بە گیان، ئەکرێ پاڵنەرەکە یعنی تەندروستی خۆت بێ. گرنگەوەی پاڵنەرێک بدۆزیتەوە بۆ ئەوەی کە بەردەوام وزە و تاقە و بەردەوام ئینێرجیت پێ بدا بۆی بەردەوام بی لە گۆڕاند. چاوەڕێ مەکە شەممە دەست پێ بکەی، چاوەڕێ مەکە هەفتەی داهاتوو دەست پێ بکەی، چاوەڕێ مەکە ئەم کتێبە بخوێنیت و ئینجا دەست پێ بکەی، چاوەڕێ مەکە دوای تەواوکردنی ئەم ڤیددیۆیە دەست پێ بکەی، بەڵکو دەست بەجێ هەنگاو بن، دەست بەجێ دەست پێ بکە، دەست بەجێ دەستکە بە گەشەکردن. بەردەوام ئاستی ئامانجەکانت بەرزتر بکەرەوە، چونکە ئێمە کاتێک هەوڵەدەین بۆ ئامانجێک توانە و تاقی خۆمان، هەروەها خستنەگەڕی هزر و عەقڵ و شێوازی تەکنیکەکەمان بۆ ئەو ئامانجەیە کە دامانناوە. بەڵام ئەگەر بەردەوام ئامانجەکەمان بەرزکەینەوە، ئەوە پێویستمان بەوەیە کەشەی زیاتر بکەین بۆی بگەینەوە ئامانج، پێویستمان بە توانای زیاتر، پێویستمان بە تەکنیک و خستنەگەڕی زانیاری زیاترە بۆی بگەین بە ئامانجەکە. بۆی ئەمەش بەدەست بهێنین پێویستمان بۆیە گەشە بکەین. بۆی ئەگە بەردەوام ئامانجەکانمان بەرز بکەینەوە، ئەوە بە دڵنیاییەوە ئەتوانین زیاتر گەشە بکەین. کاتە بنەمای چوارەم بریتی بوو لە ئەوەی کە ئێمە بەردەوام بین لە گەشەکردن. بنەمای پێنجەم یاخود بنەمای کۆتایی بریتیە لە بەشداریکردن لە کۆمەڵگە یاخود خزمەتکردنی ئەوانی تر. گەشەی تاکە کەسی یاخود تەنها خۆشویستن یاخود تەنها کارکردن بۆ بەرشەوەندیە شەخسیەکانی خۆت بەڕاستی ژیانێکی تەواو خۆپەرستانەیە و ژیانێکە هیچ وەکو شوشەیەک وایە یاخود وەکو قوتوویەک وایە کە ناوەکەی بۆش بێ، چەندێک جوان بێ و چەندێک دیزاینێکی جوانت پێبەخشی بێ، لە کۆتاییە ناوەکەی بۆشە. گەشەکردنی تاکە کەسیش بۆ شێوایە ژیانێکی بەتاڵە. جۆنس ماکسوێل کە باسی ئەوەمان بۆ ئەکات بەڕاستی ئێمە چۆن گەشە بکەین،
ئەویش لە کۆتاییە باسی چیمان بۆکە، باسی خزمەتکردنمان بۆکە، ئەڵێت ئەبێت تۆ هەوڵ بدەی خزمەت بکەی، هەوڵ بدەیت تەنان لە ڕێکخراوێکی ئەکرێت ڕێکخراوێکی خۆبەخشی، ئەکرێت گروپێکی خۆبەخشی، ئەکرێت خودی خۆت ئەو زانیاریانەی کە هەتە بیبەخشید و خزمەتی ئەوانی دیکەی پێ بکەیت. و هەر پیشەیەکت هەیە و هەر کارێک ئەەکەی ئەتوانی ئەم پرسیارە لە خۆت بکەیت، چۆن دەتوانم لە ڕێگەی ئەم کارەوە بەهایەک بۆ ژیان یاخود بۆ کەسانی دیکە زیاد بکەم و یارمەتیان بدەم ئەوانیش باشتر بن و گەورەتر بن و گەشە بکەن. کاتە ئێمە 5 بنەمامان باس کرد یاخود 5 بەهامان باس کرد کەوا ئەکەن ژیانی تۆ مانادار بێ: تەندروستی، پەیوەندیەکانت، هەروەها خولیاکانت و ئەوەی کە ئێمە بەردەوام لە گەشەکردنا بین لەگەڵ خزمەتکردنی ئەوانی تر. کەواتە هاوکێشەیەکمانە کە پێوترێ هاوکێشەی سەرکەوتن. هاوکێشەی سەرکەوتن ئەڵێ بەختەوەری لە ئێستا سائیدەن بەردەوامی لە باشتر بوون. واتە تۆ بەردەوام لە هەر یەکێک لەم 5 لایەنەوە خۆت باشتر ئەەکەی بەوەی کە ئێستش بەختەوەربی. واتە چی بۆی کە ئێستش بەختەوەربی؟ دەروونناسەکان ئەڵێن بەڕاستی ئێمە لە نێوان هەمیشە دوو خەم و خەفەتین. یەکیان بریتیە لە ترس لە داهاتوو، ترس لەو شتانی کە ڕوبەڕووی ئەبینەوە، ترس لە ئەنجامدانی ئەو شتانەی کە ئەمانەوێت لە داهاتووە بیکەین، هەروەها خەم و خەفەت خواردن لە ڕابردوو، خەم و خەفەت خواردن لە ڕابردوو. بەڵام بەختەوەری مرۆڤ ئەوەیە کە نە لە داهاتوو بترسێن، نە خەم و خەفەتێکی زۆری بۆ ڕابردوویە، واتە لە ئێستادا بژی، هەروەها بەردەوام بێت لەوەی کە خۆی باشتر بکات لە هەر یەکێک لەم لایەنانە یاخود لە هەر یەکێک لەم بەهایانەی کە باسمان کرد، کە بریتی بوو لە تەندروستی، پەیوەندیەکان، هەروەها ئەوەی کە ئێمە چۆن خولیاکانی خۆمان بدۆزینەوە و گەشەی کەسی بکەین و خزمەتی ئەوانی تر بکەین. و هەر یەکێک لەم 5 بەهایە نابێت بە هیچ شێوەیەک پشتگوێ بخرێت، بەڵکو دەبێت هاوسەنگی لە نێوانیاندا بپارێزین بەوەی کە ئێمە هەستەکەین خزمەتێکی زۆرەکەین بەڵام تەندروستیمان خراپە. ئەکرێت هەندێک لەم کاتەلا بدەین خەریکی تەندروستی خۆمان بین بۆەوەی کە هاوکێشەیەکی هاوسەنگمانە بێت. ئەکرێت هەندێک کەس بە تەواوەتی ڕۆ بچن لە پەیوەندیەکانیانە بەڵام واز لە کەشەی کەسی خۆیان بێنن، نە، ئەکرێت ئێمە هاوسەنگی لە نێوان هەرێکێک لەمانە بپارێزین و نابێ هیچیان پشتگوێ بخەین، بەڵکو ئەبێ بە شێوەیەکی هاوسەنگ بەردەوام خەریکی ئەم 5 لایەنە بین بۆ ئەوەی کە ژیانێکی مانادارمانە بێ. کاتێک بە مەبەست و ئامانجەوە دەژیت، بەختەوەری خۆکارانە دەبێتە بەرهەمی ژیانت. ئەو مرۆڤانی کە ئامانجیان هەیە و بە مەبەستەوە ئەژین، ئەوە ئۆتۆماتیکی و یعنی بە شێوەیەکی خۆکارانە، بە شێوەیەکی سروشتی بەختەوەری ئەبێتە بەرهەمی ژیانیان. سوپاس بۆ کاتەکەتان، بە هیوای ئەوەی کە ئەم بنەمایانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی ژیانێک بژین کە بەڕاستی ژیانێکی مانادار بێت. وەک نووسەران خۆشیان باسی ئەەکەن، بژی بەڵام ژیانێکی مانادار.